لەلایەن لیژنەکانی قایمقامێتەوە قەفڵ دراوە لە دەرگای ئەم چێشتخانەیە. ئەم چێشتخانەیە لە ماوەی ڕابردوو تابلۆی لیۆناردۆ داڤینچی کە باز لە کۆتاخوان دەکات وەکو ڕێکلامکردن بەکاری هێنابوو. جا من قسەم لەگەڵ مەسعود مستەفا کارجێڕی لێژنە و چاودێری بازار کردەوە باسی لەوە کرد بە فەرمانی ڕاستەوخۆی نەبەس عەبدولحەمید قایمقامی هەولێر و سەرۆکی لیژنەکە فەرمانی داخستنی چێشتخانەکە دراوە. لەلایەکی دیکەشەوە سەرچاوەیەکی نزیک لە چێشتخانەکە باسی لەوە کرد ئەمە تەنها تابلۆیەکە و بۆ بیرۆکەیەکی سەردەمیانەی ڕێکلامکردن بەکارهاتووە. هیچ مەبەستێکی ئاینی لە پێش تابلۆکەی لیۆناردۆ داڤینچی نییە کە بە نێوی کۆتاخوانە. جا بە باسێکی تابلۆکەشتان بۆ بکەم. تابلۆ لیۆناردۆ داڤینچی کە بە ناوی کۆتاخوانە وێنەی حەزرەتی مەسیح و هاوڵانی لەسەر دروست کراوە بەر لەوەی لە خاچ بدرێت. ئەمە تابلۆیەکی بەنێوبانگە لە هەموو دنیادا.